ئەو کاتتان باش خۆشەویستان بەڕێزان بەو کاتژمێر 7:30 کوردستان بەخێر بێن. فەرموو سەرچاوی ئێمە هاوڕێیان گەنجیشمان باشە. وەرن باسی متەسەڕفی هەولێرە. متەسەڕفی هەولێر سەرچاوی ئێمە هاوڕێیان وەرن کەمێک باز لە ئومێد خۆشناو دەکەین. دۆستەکە مەسەلە لادانی ئومێد خۆشناو نییە بەڕێزان، مەسەلەکە ململانەی ناو بنەماڵەی بارزانیە لە چ ڕەوشێکدانە. ئەگەنا زۆر ئاساییە، ئومێدە، بارزانە، پشتیوانە، نازم زانایە، فازلە، لەو بەری دەی بنە ئەو بەری هەر ئەوەندەیە. سەرچاوی ئێمە هاوڕێیان هەتان دە برادەریش دێ ئێستا دەست پێ دەکەین. سەرچاوی ئێمە وەڵە بابە ئومێد پۆپیلاری بەخوا بارە ئومێد داروبەت باست دەکەت چت دەوێ بەخوا بە خەونیش ئەوەت نەدەدیت. پۆپیلارە برا کەس دەرەقەتی نایە بە شەرەف. ئەوە لە بەوەمی هاوڕێیان ڕاوەسە ئێستا پێتان پیشان دەدەم، ئێستا پێتان پیشان دەدەم بۆی نەڵێنەوەیە. هاوڵاتی وەختی خۆی 500 برم 8,000 دەفرۆشە خەنی دەبوون، خەنی دەبوون، دەیانگوت 8,000 مافرۆشە چاپی دۆممان کرد. من بەس لە بەوەم نییە لە بەرەوەی پارتیەکان ئەو دایما کورۆت ئەو دەناکەسێن ماروێران بە دەردی هەولێریان گوتنی تەواو نەبوو هەردێن حەجم دەدەن چەندش سیچ دەکەن بە زۆرە پێیان پیشان دەدەم چەند ئەزار کەس بەس ئەو بابەتەی ئومێدی دیتیە. ئەوە بە پژگیری بیلۆیان یعنی ئەوەم بەس لەو هەندەیە یەک دیجیتال چەند گرنگە سۆسیال میدیا، چەند چۆن دەتوانی پەیامی خۆت بە بەسیتی بگەینی. دوو ئەوانەی دێنە لای من بە 10,000 قاتی ئەوانەیە جوێن دەدەن بڕوا بکە، بەس خەڵک ناوێری لای کۆمنت بکە فەرمووە ئەوەتە بەس ئەو بابەتەی ئومێدی تا ئێستا 570,000 کەس سەیری کردی. ئەوەتە باشە پارتیەکان هەموو خۆتان بکوژی 69 کەسەکەیە 569,000 خۆتان بکوژی 70 کەس جوونتاندایە. باشە وەڵی فرێشتان نەدەم هەرچەنە زۆر قەزدم لەسەر دێ هاوڕێیان ئەوڕۆ ئەوی سۆسیال میدیایەکی بە قووەتی هەبی بەتر لە هەموو ئاپەکان کاکە وەڵا ئەو نێ چیرا ئەو ڕووداوەی نەبی بە شەرەفم مفلیسی وەچی خۆینە چی هەیە نێتی چیمە بەرحاڵ بەڕێزان لە یادتان نەچی ئەوڕۆ سار ڕۆژی ڕوخانی بەعز بوون پارتیەکێتی هەر تەقەی سەریانات وازام نەکرد بە بڕیاری پەرلەمانی کوردستان دەبایە تا ئوتلا وازام نەبوو پشوو کاکە چۆن دریان دێ سار ڕۆژی سقوتی بابە گەورەیان ئەوانە دیفاع لە نزار خەزرەجی و تارق هاشم سوڵتان هاشم و کورد حەبوشی و ئیلا ئاخیری کۆنگرەی چاری حزبی بەعز لە هەولێر کرایە بەڕێزان ئیتر کو ساڵیادی دەکەنەوە، کو ساڵیادی ڕوخانی دەکەنەوە بابە گەورەیان بە ئەخلاقی شەزە لە بەعز دەچن لە ڕووی فاشەتەوە بڕوا بکەن معارەزەیەکە بێ زەدی پارتی وێچێتی وێ وەکو پارتی بەعز ئەنفال و بە چیمیاباران نییە وێرانمان دەکەن چەڕش سەگداری بکەی لەگەریان. بەرحاڵ کاک ڕێبەر ئەحمەد هاوڕێیان کورە ئەمە کەم فۆکس دەخەینە سەر ڕێبەر ئەحمەدی لە کاتێکدا بڕوا بکەن گەورەترین تاوانبار یعنی هەموو جوم جۆڵانەی دەکرێ
لە دوای ماڵی بارزانی ڕێبەر ئەحمەدە خۆشەویستترین کەسی مەسرور بارزانیە بۆ زانیاریتان هەر ڕێبەر چ دەکەی لە پشتەوە لەسەر من بەهەرحاڵ ئەو ماوەی ڕێبەر ئەحمەد زۆر دەستە نەمسا و وڵاتی تکەش ڕێبەر ئەحمەد ئەزانم هەوکات خاڵش کەس بڵێن بە دەبیتمە سەر ئومێدی هاوڕێ زۆر بە کورتی تەواوی دەکەم ئەو ڕەهەوڵ دەدەم یعنی ئێستا ئەگەر بەستەکرا ئاگەر بەستیش بۆ خۆتان دەزان هەر بەس شەڕی پارتی وێچێتی لە هەر چرکەیەک بەفتەوە شەڕ دەبتە شەڕ و کەس نازانی بڕوا بکە نەکەر وەفدی مفاوزی هەردوو لە نازانن بە چ دەگاتن هەردوو لە دێ لە خۆی لە میدیای دەقوقێنی بابە ئاولێری فرین دەقوقێنی ئەو دەرێ من بردمەوە ئەو دەرێ من بردمەوە ئەو دەرێ من ئەو خاڵانەم هەیە کە ئەمریکا دەرێ و خاڵانەی ئێران بەژژی دەستکرد نووسرای و فڕێماندایتە ناو تەنەکەی زبری وا دەگا ئێرانیش دەرێ قبوڵمان نییە ئەوشی کاک مەسعودی قبوڵیان نییە ئەگەنا لە لوبنان وا دەکەین لەسەر لوبنان بەهەرحاڵ کەس نازانی هەتا ئێستا لەسەر چ ڕێککەتینە و لەسەر چ ڕێک دەکەون و سبێنی یەکەم دانیشتن دەبی و ئایا دەبتەوە شەڕ یان نابتەوە شەڕ دەیان کەساتی دەرێ سەرکەوتنی بەدەستینە ئێران ئێکورە بابە بە جددیمە ینی قسەک شەرم خۆشە لە ئینسان دابی ئەمە نازانین ئێران سبەینێ ئاڵای سپی بەرز دەکاتەوە یان بە سەرکەوتن دەرەچیتن کە بەنمونە کام لە مەرجی خۆی فەرز دەکات لۆچمە ترامپ و مشتەبا و نەتەنیاهۆ دەزانن هەر بۆ زانی مشتەبا زندیە میدیای ئیسرائیل هەندێک جار هاوڕێیان ئەو میدیانە بۆ زانیاریتان کە دەڵێن ڕوخ مردیە کوژە شەڕی دەرونیە دەکەن بۆ ئەوی سەردەربینن لێیان بدەن وەچی لاجانی هینایانە دەرێ و لێیاندا ینی هەندێک جار گاڵتە بە هەمومان دەکەن ینی گەمەی سیخوڕیە دەکرێت بەهەرحاڵ ینی کەس نازانی ململانەی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێوە شەڕ دەست پێ دەکاتەوە و خاڵەکان چییە لە بۆ من دەیان کەساتیە وەڵا کوراندە یەک گرتو هەنەوەندە بێت چاوڕوونە شەکرۆکە و دەرێشتناتیمان تەوزە کردێ بە بۆنەی سەرکەوتنی ئێران ئێکاکە من لە بۆم نییە ینی من ناڵێم ئێران نەڕوخە بڕواز ناکەم بیڕوخێنن لەبەر ئەوەی کاک ئەدیکو خەلیج بترسێنن ئەدیکو ئەو بیان دۆشن ئەو خەلیجی عەرەبیە وەکو گورگ پێیان پیشان بدەن بەس یعنی ئێرانمان نمایە بە جددیمە کاکە بڕوا بکە ئەمن هەندێک خەڵک دەرێ نازان ڤیدیۆی ئێرانماندی بڕوا بکە برادەرێکی کوردی ڕۆژهەڵات ئێستا ڕەنگی لێرە بی ئەو ڕۆژە گوتی یەک سڵاوم لۆ هاتیە کە ماڵی بابم باشن ڕەنگبی چار ڕۆژی پێچووی بەس ئەوەن دەگوتبی سڵاو ماڵی باوکت باشن دەرێ ڕەنگی چار ڕۆژی دەیگوت یەک هەفتێ نامەم نادرێ هێشتا نەبوویتەوە دوو خەت لەوێن دەر هەر یەک خەتە نمایە خەتی ئەنتەرنێت ئەوها خراپە وەزە یعنی برسیتیەکە لە حدود بەدەرە هەزاران کەسیان لێکوژرایە ئاو نییە کارەبا نییە مازەلەن مەکتەب نییە یعنی سوپای پازداران هەمووشون بزرەک خۆیان لە مزگەوتان شارتەوە کورە گەلک ئایبەت شکاندنا ئیلای ئاخری ئاخر ئەوە چمانەکات و هاتیدە بۆ من دەرێ بردیەوە ئێخە بە چ بردیەوە کەس نازانی ڕێککەوتنەکەتیە کەی ڕێککەوتنەکە کرا وەسیقەکەتە سەر تەلەڤیزیۆن و ئەوە گوتیانە سەر ئەو خاڵانە ڕێککەتن ئەو کات ئینسان تێدەگەت چێ دۆڕایە چێ بردیتەوە بەڵام ئەمە کەسمان تا ئێستا نازانین بەڕاستی چۆنە چۆنیە تا ئەو تەفسیراتانەی ئەمریکا و ئیسرائیل باسەکان زۆر جودایە لەو تەفسیرەی ئێران ئەو دەخاڵی هەیە ئەویش پازدەی هەیە ینی بەهەرحاڵ ئەوە نەزانیە ئەگەرنە خەڵک خۆی تەحلیل بکە یعنی ئینسانە چێ چ دەکەی دیدا دەبی تەحلیل بکەیت بەڵام خاڵی جەوهەری لەوەدایە کەسمان نازانین دوو کورە زۆر شەرمەلۆ ئیسلامی سیاسی بەشە چیان دەبی بە ویژدان بڵێن بەشە چی بە زۆرینەن جەماوەرەکەیان متعاتفە لەگەر هەر سێداجی کرد ئێران تورکیا سووریا دیتان لە شەڕی دژی ئەردۆغانین لە شەڕی دژی جۆلانین لە شەڕی دژی ئاخوندەکان سونەیە کەچی بەس لە ڕقی ئەمریکا و ئیسرائیل دەستە سەنگەری و هیچ مڕاعاتی 50 ملیۆن کورد و 12 ملیۆن کوردی ڕۆژهەڵات ناکەن ئەو ناپاچی ئەو ناپاچی نەبی چییە تۆ بەس بیر بکەوە هەر حزبەشی کوردی مەتعوسەنای سەدامی بکرد بە چمان پێ دەگوت
بەشان و باڵی سەدەم خیانەتە بەجددی ئەوەی بەشێکی زۆری ئیسلامی سیاسی دەیکا خیانەتە هەموو ئەوانەش متعاتف بوون لەگەر ئێران کاکە ئەتو ناکرێ خۆت پێ کوردبی دژی ئێران تورکیا بی بەنمونە دژی ئێران نەبی هەردوو لەسەر کوردبوون خەڵک دەچەوسێنەوە ناکرێ گوڵبژێری بکەیت ناکرێت دژی جۆلانی بی بەڵام دژی ئێران نەبی شتیوان نییە ناکرێت دژی بەعزبی بەڵام دژی ئێران نەبی دژی تورکیا نەبی ئەو شتە نییە نێ تۆ ئەگەر دژی دەبێت دژی هەر چار داجی کردبی هەر چاریان کوردە سوسێ ئەگەر دژیش نیواتە خائینی بە ئاشکرا ئەو جارەیەشێک لە پۆزتیفەکانی ئەو شەڕە لێدان لە خەلیز بوو ناسینی دەمامکی زۆر لە کەسایەتی و حزبەکان بوون کە بەڕاستە خۆیان بە ناڕاستە خۆ ئەمە زۆر بە ئاشکرا تحلیلەکانمان لە خزمەتی زیاتر ئەمریکا بوو لۆ لەبەرەوەیان بە ئاشکرا بڵێم ئەمەن دەبینم لەو بەرەی دوو بەرهێت ئەو ئەمریکا و ئیسرائیل تێک بشێن لە بۆ کورد خراپە لەو زەمانەی چارداژیکەرەکە دەبنەوە گورجی هار پڕمان دەدەنەوە لە ناومان دەبن ئەمریکا و ئەوروپا دوو ئەزمونیان لەو کورد دروست کردیە بە هەموو و ئەوان نەبن بە یەک هەفتێک کە هەم ئەزمموی ڕۆژئاوە هەم ئەزمموی باشوور زۆر وێران دەبێم ناڵێن بە تەواتی دەڕوخێ بەس یعنی دیتان لە عەفرین دیتان لە سمێرکە دیتان لە کەرکووک کورد بەشی چەندی کرد بۆیە یعنی ئەم لەو ڕوانگەمە ینی ئەزمموی کورد وا باشە ئەو بەرەیە سەرکەوتوو بیتن دووەن کە کاکە ئێرانە ئەمە چ بێ مۆڵایی بێدەنگ بووم لە ئاست ئەوەی بەڵام مەسەنە و فەڵەستین و ئیسرائیل بە شەردەی حەق خۆتە لە خۆت تەعاتفی لەگە فەڵەستین هە زۆر ئەتەبیعیە بەس هیچ منطق نییە ئەتوو ئێران و ئەمریکا و ئیسرائیل بە شەردەی متەعاتفی لەگە ئێران ئەو ئێرانەی ڕۆژانە گەنجی کوردی وەچی من لە سێدارە دەداتن لەسەر کوردبوون لەسەر ماف و ئازادی ئەو ئێرانەی یەکێک لە ڕژێمە سەرکوتکەرەکانە نە 47 ساڵە نە عەدالەتی کۆمەڵاتی هیچی هیچ پۆزتیڤێکی نییە لە بۆ هەموو گەلانی ئێران بوویتە سەرەتانێک پۆلیسی منتیقەی ئەم بە ئاشکار دژین کاکە خۆشی ئەو خەڵکە نین لە پشتەوە یان نەترسنۆچی یان بە بەرتیلدان بەس شەرم بوو وەکو تەپەدۆر زۆر دەمامکمان ناسی هاوڕێیان بچمە سەر ئومێد خۆشناو با کۆتایی پێبێنم تەبعاً چەندین چیرۆک لەسەر ئومێد خۆشناو باس کرایە چەندی چیرۆک بڕوا بکەن ئەوەش واردە لۆ جارشکەش باسم کردیەوە ڕەنگی وڵا دووش باسم کردی تۆیمبی زەرامەچی کوشت مێژنووسێکی گەورەی بەڕیتانی بوو هەتا گەیشتەوە ماڵێ بە هەژنەوەیان باس کرد بڕواو کە ئەمی شوامە یعنی دوێنێ وتیان وڵای ململانەی پشتیوان و ئومێد سەباعە زەختیان کردیە ئومێدیان نادایە ئەمە لە بۆم نییە لە ناو وەتساپی ئێرێ دوێنێ بەیانی زوو برادرە گوتی بیکە هەرا گوتم کاکە خەبەری ئومێدی و مشکلەیە یەخلە لەبی گرانە سرد ڕادەوستی کابرایەکە ینی لە میدی سۆسیال میدیا کلیکی زۆر لەسەر دەکرێتن ئەوە بۆیە نەوێرام بارەحاڵ هەتا دواتر کردمە خەبەر کە دەقیق بوو ئومێد ئەو خەبەرە لەسەری هەیە کە لە ململانەی لەگەر تەعاً هەموو بەرپرسەکانی پارتی لە هەولێرە هەموو تا سەر ئێسقان دژیەک تا سەر ئێسقان لە بوو خەسوور خراترن یعنی بڕوا کە ئەو ململانەیە لە نێوان بارزاق ئەساب پشتیوان سادق ئومێد خۆشناو من نازام بزانە بەس ئەو سێی هەیە بڕوا بکەن لە نێوان کەس نییە یعنی ململانەیەکی زۆر زەقا ئەوەش ئەوڕۆ نییە سەلۆتان باز دەکەم بۆیە گوتیان ئەوەیە دوای ئەوە گوتیان کاچی من ئەوە نازام کۆمپانیایە کە بووە و چ بووە وەیسی زەختی کردیە وەیسی تووڕە بۆ دەری کردیە لاواز دوای گوتیان بەیاننامەکەی لەسەر ئێران دەسەر ئەوەی بەعسیەکەی دەرکردیە ئەوە تووڕە بوونە ماڵی بارزانی مرتاح نەبوونە لێی بۆ پێیان گوتێ بڕۆ ماڵێ دوای ئەوە بەو بەیانی ڕێی کاکمەکیوا بووە وەڵا بەیاننامەیەکی دژی ئەمریکا برم ئێران دەرکردیە و سەفیری قونسڵی ئێران تووڕە بووە و تەلەفۆن بابزانم ئەوە ئێنارتیش باسی کرد ڕێبەر ئەحمەد کرایە و نازام چ و یعنی ئەو تەفسیرەژی کاکمەکی ئامێدیە دیارە ئەمە ڕێز دەگرم بەڵام ئەوی کە بە من ڕاستە ئەوەی NRTش بوو باس کرد ئەم لە سەعات 12 زانیم گۆم زانی NRT مەسەن هیچ میدیایەک باز ناکەن بەس کاکە گۆڵی خۆی کرد NRT بەر لەمە باسی کرد و بۆیش دەڵێم
يعني صد لصد أو خبر دقيق ترى يكم إن أرتي أو خبر دقيقي أو كامل لي ما قلت بقول خلكانة كلا نتيج نزيكن بعوابله زور لنتيج نزيكن تأكيد أنا وكرتوا همان أو قصاني بمن قطرة همان أو قصانا إن أرتي كدي وإن أرتي وشاسوار لقى نتيج بيني خوش بروسيريش كان قط دجي نتيج قصناك بويا همو خبراني لإن أرتي قطرة هماشد بدرامه هماشد وسعد وازا بروابكم بس يعني درنك أو مكر وميت خوشناو نظم أو خلقاني أو إن أرتيان ديتي وميت خوشناو لافتي أو رجي لمالي نتير درا لافتي دي درا لزربي دوائي كان همو مالشي كردستان مالي نتير فان بارزانية تا أنا مالي مسعودي قرد قرن كورا بابا ولو سليماني رسمة شي نتير لي درابو لمسعودي قورة تربو بالبرسي شي بارتيان قرد دو حفتا قرد يتر بزعنن يعني آوا حساسيان به بتايبتي استعمل ملاني بالي نتير ومسرور قلق بقوترا يعني قطوانا بو أوي أو ماوا حتى قمان هي كبالي مسروري يعني ويسيوان بدس يدوس يعني أو قمان وسرنزا ككومتشان يعني باريان دابي ديان زانياري أويان دابي كأمريكا كان لمالي نتير بونا لدهوتش ليدرا بروابك يعني أبو درجيش من الملانيات هو مالي بارزاني قريان قد بوي قريان بو ركلامي أميد قرلكاتك دا أميد لهموان زياتر بياوي مسعود بارزانيا بجدي ما يعني لهموان زياتر ركلام دو أوي دكا باكورتي روجك دو روجا سي روجا من نازانم بس هتا دوينه لا دراب دوينه بي مسعود بي دتي مسعود بي قلت بروما صدوامي خدكم بموقتش لا يستا يعني دوم او هي لرو قانوني هي من قادر كذا كبراي فارس ما مصطفى فارسي باراستن اي ما وقنا مباركوتي دعائي كرت جيغري بو ولا سرش لبري بارزغاري او دين اغنا جيغري بارزغاري رشي جيغري بارزغار او هات شويني لشويني دوامي كرت فرمي اوا ومت خوشناويش دوام دقا لدوينك و چي تو دوام نكلا ورو دوينك و چي تو دوام دوينك جنا محافظي بوا او زاد صراعك زياتر صراعي اويا اول شونا هاوريا من دمي او جمليتا مالي بارزاني او سرشتيانا لسري سروا زي قال مسعود ونيتير كصراع همو ما عنده يعني او الف بايع بيزنا كيس بلينيا فاضل ميراني وازاد برواري دشمن يكبون بل برس سكرتيرو جوجري سكرتيرو اوانا بون لريخست مكتب ريخستن لهمو دوائيرو فرمانگي چي بارتي سروك جيگركانيان دجيكن لو ورخواري لق آسايش ناوتسا تم دقي لهر همو شوينك منافسية زور شديد هي دجيكن اوي هوليك كفيم قوتي بارزان قصا بشتيوان صادق اميت خوش ناو من نظام زانا براسي اعتبارشي زور يعني هستي بيناكم سقلة شي بس او سيا بروابك الشير ليك دسو شير او سراعي او سيا لقيت يعني كان يتك لقربان يقانم هار خبرك لوم دي لولا لولا يكش بلاو كمدري او بيغوتيا او بيغوتيا او دعمي دكاتن يعني نقزارك صدر زيادر من او مزاني او در او ميت خبري داتي او بشتوان داتي او بارزان داتي يعني او هادجيكن تاثر اسقان اولوتسيا بيشتريش نوزات هادي بشتوان صادق يعني شيوان ليكتر دسو مالي بارزاني او سرشتيان هم تقدري بردن بو ايدا مساعدة بردر كلام بكون متحد نبن او لدواي سرائي جلالي ملايين سياستي بارتيا بيرودة كان قد متفق نبن بتوان كتليش بهز دروس كان منتيان بمالي بارزاني نبي همو كادوان ليدا كان بس نبردر كي مالي بارزاني لبريان بارينا ودجيك بن تابيان لا اوي بالرابور دا سيك بنوسن او ناور روتشي اوي كاوي اميديش بشي هرا قوري يعني شهرشتا اميد بيكا بنمونا يتربشتوان رابورتي يسرق بنمونا دالن بنمونا اتراو هادجيك بس اوي ويكرديا او زاري امن بوخو مكو او نكتي كابراكا بو بيشمركا بو ديان قوت يك موضوع اذا زاني اما بخوتان دا زان دا باوبنية بس نكتا كا قسك لنزيكا هر بيشمركا دا هات
لە شاخ باسی قسەشی دەکرد ئەو یەک شتی دەزانی دەگوت دار باشە ئەمە داری بچین بۆی سەوزاییە ژینگەیە و زایدەن پێشمەرگەش لە وەختی شەڕێ بەکاردێنی جارێک پێشمەرگەک فێڵی دەکرد ئەو جملەی بەر لەوی گوت ئەو حکایەتە گوتیانە کاورێت و لێ دوانچێتی وەڵا هەر ئەوەم دەزانی ئەویش ئەو پێشمەرگەیە باسی کرد منیش یعنی بەڕاستی لە سەعات 12 خەبەر NRT بەر لە من ئەو خەبەرەی باس کرد بەس ئەو خەبەرە دەقیقە ململانەی نێچیر و مەسرور لە ئێستا زۆر بەقووەتە زۆر توندە ئەوە بالمناسبە بەلەوەی بژڕۆم ئەو نێچیر و نێچیروان و دلۆڤان کە لەدایک بوونە ماڵی مەلا مستەفای بەتەما بوونە ناویان لێ بنێن زولفقار و نازەم ناوشکە بوو ینی نێچیر بە سوتفە داچی کە ناوی نازدارە ژنەشی خەڵکی سلێمانیە زۆر یعنی زەختێکی زۆری کردیەتە ناویان کوردی بیچکۆ بخۆزایە ناویان ئەنتیکە و پەنتیکەیە یعنی کاک نێچیر ئەگە خوا خێری نازداری دایکی بنووسی ئەگە نادەبایە سەر پێ برێن کایک زولفەقار بۆ زانیاریتان هەر بۆ زانیاریشتان قسەی کۆتایی نێچیروان حەزی لە کچەک دەکرد کرۆزم یان مەکتەب سیاسی بوون و 5-6 چەندەکە ژنینە یان جێگری سەرۆکی حکومەت بوو بڕوا بکە لە بۆی نەبوو فەقیرەی بیهێنیتن مەجبور بوو کچەکەی مەسعودیاندا یعنی ئازاد نییە بە قوربان ئازاد نییە لە هەڵبژاردننی هاوسەر کاک نێچیروان بارزانی ئەزە مەوسلەکان هەر ئەوەیە وەکو گوتم ململانەی ناو پارتیە لەسەر یەکتریا ئومێد خۆشنا و بوویتە قوربانی ئەوەی لەگەڵ ئەوەی وەکو گوتم ئەو زۆر وەکو خاد ئەوەی کۆیلێکی سەرسەختی مەسعود بارزانی دەیبین خۆی نمایش دەکات بەڵام تووڕەبوونی کوڕەکانی مەسعود بارزانی لەسەر ئەو مووقفەی کە لە لێدانی ئەوە بووە بەسە هەندێ لادرا بەس هاتیتەوە پێش دەچی مەسعود بارزانی نابیتەوە وەکو گوتیشم قسەی کۆتایشم ئەوە سیاسەتی ماڵی بارزانیە نەک لە گەران بەر سیاسەکان ئەتو سەیری جوێندەرەکانیان بکە هەموو ئەوانەی جوێن دەدەن لە سوسیال میدیا لە ئێمەمانانیان بەردایە لە ناوە خۆیان وا دەکەن بە شەڕیان دێنن بۆی محتاجیان بن هەموو جوێندەرەکانیشیان بە شەڕ دێنن ئەوتە لە جوێندەرەکانیانەوە لە بۆ مەسرور و نێچیر ئەوە دایم سەعات سراعەیە بۆی هەمیان بسنەکن مەرجەعی پارتی بڵێن کاکە چاوەکەم ئەو مشکلە هەیە هاوڕێیان من ئەو سەرنجانم لەکن بوو نامێ زیاتر سەرتان بێشێنم سوپاسان دەکەم بۆیە هەموو ویست بە یەک جاری باز بکەم ئەوەش کارەساتەکە یعنی ئەتوەرە یەک حزب کورە بڕوا بکەن تەزویر ململانێ لە ناو قوتابیان لە ناو ژنان لە ناو ڕێخستنەکانی پارتی ئەوی لەگە حزبەکان دەکرێت تۆمەت هەڵبەستن لە ناوە خۆشیان خراپترە باشە برادران سوپاسان دەکەم بە ئەو کاتێ لەگەڵ منتان دەرخان کرد ئەوە بە من ئەوە کڕۆکی بابەتەکەی ئەگە ناوتیان لەسەر ئێرانە لەسەر کۆمپانیایە کورە نازانم لەسەر ململانی نێوان خۆیانە لەسەر ئەو بەیاننامەیە لەسەر بەعسیەکەی بەڵام ئەوەی کە لە هەمووان منطقی و ڕاسترەوە دوو سەرچاو ئەو خەبەرەی NRT زۆر ڕاست کۆکو گوتم شاسوار پێشی ناخۆشبی بەس ئەو واقعە ئەوان پێدەچێ و خەبەرە باڵی نیە چی دابیانێ کەوی دایکە منیش لەوان نزیک کاتێکی خۆش